بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا لەخوای گەورە دەپاڕێنەوە کە هەمیشە و بەردەوام بتوانین توانەمان پێبەخشێت کە لەم چەند ڕۆژانەدا عیبادەت و پەرشی زیاتر ئەنجام دەین. خۆشەویستانمان لە بەرنمەیەکی دیکەی دێخوان لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین کە هەر جارێک لە گوندێکی ئازیزی ئەم کوردستان دەبین. خۆشەویستانمان ئەم جارەش لە گوندی ئازەبان لە ناوچێ دڵگیرەکەی شارباژێر گوندێکی دڵگیر گوندێکی زۆر جوان هاتوین ئێوارەخوان و ئیفتارێک بۆ ئەم ئازیز و خۆشەویستانی ئەم گوندشتانە بکەینەوە. هەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشین کە هەر جارە و لە گوندێکی ئازیزی ئەم کوردستانە ئیفتار و ئێوارەخوان بۆ ڕۆژوانانی ئازیز ساز دەکات. ئەم ئێوارەش لە خزمەتیاندا دەبین. دوای ئیفتارکردنەوەمان کۆمەڵی قسە و باس سەبارەت بە گوندەکە سەبارەت بە ئیش و کاریان لەم گوندەدا بۆ لەگەڵی شاباز لەوەش دەکەین کە بزانین بژێوی ژیانیان چۆن چۆنیە کاروباری ڕۆژانەیان وەک دیارە خەڵکی ئەم گوندە بە ئاژەڵداری سەرقاڵن و لەگەڵیشیدا کۆمەڵی ڕەز و باخ و کۆمەڵێک بەروبوومیان لەم ناوچەیەدا هەیە بزانین گرنگترین و بەرومانە چین و باز لە مێژووی گوندەکە دەکەین و پەیوەندی کۆمەڵاتیەکان و کۆمەڵێ سەوباسی گرنگ. ئێوەش لەگەڵ بەرنامەکەماندا بینەر بن بۆی کە چێژ لە دیمەنە جوان و سروشتە جوانەکەی ئەم گوندە ئازیزە ببینن. دواتر لەگەڵ خۆشەویستانماندا لەم گوندە بەرنامەکەتان پێشکەش دەکەین و تا کۆتایی بینەرمان بن ئینشاءڵڵا. جا ئەزان و خۆشەویستانمان بینەرمان من بۆی کە بەرنمەیەکی پرچێژ و خۆشی و سروشتە جوانەکەش ببینن لەگەڵماندا بمێنەوە. مامەیان سەلام عەلەیکوم. بەخێر بێن. تۆسی باشە؟ حاڵە حاڵی تۆ؟ ڕادەموەستی باشە؟ بەخێر بێن. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وەڵا لەخوا بەزیابێ ڕەمەزانێکی خۆشە. سپاس بەخوا بەزیابێ. خۆیان بەخێر بێن سەر چاو. قوربانم. زۆر سپاستانەکەی. یخوا سەلامەت بی. باسی ئەم گوندەمان کەمێک بۆ بکەی چیوە سەرقاڵن ڕۆژانە شی چیەکەن لەم گوندەیە؟ پێشەکی بە ناوی خۆی گەورە مهرەبان. وەڵا ئیش و کاری ئەم ئاژاڵداریەکەی بە جنایەتی هیچ شتێکی ترمان نییە. ئاژەڵداری هەر خەریکی ئاژاڵداری و کەمەکەمەش فەلاعە دەکەین بەس بەکەمی باخیشەوە خەڵک کەمەکەمە هەیەی بەڵام هیچێکی وانە. ناوچەیەکی کوێستان و ساردی شێرەوە وەجستان هەر زۆر ساردە. زۆر ساردە. هەرەوەڵای کوێستان. ماشەڵڵا بەوەی کە لە ناو چاڵ و ئەو شارینەکەی سروشتی شوێنەکەی بەڵام ساردە. وەڵا شوێنێکی ساردە وڵاتستانە زۆر ساردە. جگە لە ئاژەڵداری ڕزوباخ و ئەوشی تیا پێم وابێت. وەڵا ڕزوباخمانێ بەڵام بڵێ وەکوون هەمانە بەڵام ئەوە نییە کە بڵێ ئیسفادەی لەکەی وەکو ئیسفادە بەخوا ئیسفادەی نیە خەڵک هەیەی بەر بەشی خۆیەکانیچیت. باسی ڕەمەزانە بۆ بکەی جاران چۆن بوو ئێستا گۆڕاوە ئاسانکاری هەیە مەسەلەن لەوانە جاران زیاتر بە ئەرک و مانوبوونی زیاتر هەبوو. تەواعاً ڕەمەزانی ئێستا خۆشە لەخوا بەزیابی ئێستا هەموو شت هەیە بەڵام ئەوسا خەڵک بۆ نمونە هەرچووە تا ئێوارە خەریکی درەو بۆ کاتە خۆ ئێستا دەڕاستەوە نەوەت بە داسوشت و بە ڕۆژوو بوو من خۆم ئیشمان کردو باوکم بە ڕۆژوو بوو ناستەکەین درەومان کردو بە ڕۆژوو بوو بەڵام ئێستا لەخوا بەزیابێ سەکاکە ئاسانکاری ئێستا خواردنی چاکەیە شت هەیە خەڵکوزار هیچ نەبووی خوارد بەڕاستی بەڵام خۆ ئێستا ڕەمەزانی ئێستا لەخوا بەزیابێ خۆشە خازم ڕەمەزانە ماشەڵڵا هەر ئەڵێ ڕەمەزانیش نییە الحەمدولڵا لەخوا بەزیابێ زۆر خۆشە. باسی ئەو بۆ بکەی جەنابە هەر لەم گوندەیە بوو ینی هەر لەم گوندەشە لەدایک بوو. ئەی ماشەڵڵا. هەر چۆن بوو سەردەمی مناڵیت و ئەوە یادگاری شتێکی هەبێ کاتەوە باسکی مناڵی ئەو کاتە وەکو ئێستا نەبوو. مناڵی ئەو کاتە ئەچیتە دەرەوانێ لەگەڵ دووسێ مناڵات تۆزێ یاری دەکرد و سوعبەت و ئاهاتیتەوە بەڵام ئێستا مناڵ ئێستا لەخوا بەزیابێ ئێستا شت ئەوە پێشکەوت موبایل و ئایپاد و دانیشێ قسەی خۆش و حەچیش لە دنیای ئەوەی ئەی بیستێت.
وەڵام ئێمە سامەگەر یەکێک لە شار لە شوێن هاتەوە شتێکی بۆ باسکردینە ئیندا هیچمان نەزانانی ڕاستە ڕێگاوبانی هەبوو ینی و سەردەمت چ نابێت بیرێ بێ باش بوو ڕێگابان ماوە ڕێگابانەکەمان خۆش نەبوونەوە ئەو کاتە نەوەڵا ڕێگاکمان بوو نەمچەمە هاتە سەرەوە ڕێگایکی ئەوە نەبوو کە هەموو سیارێک نەوە زیاتر هەر تراکتۆر من خۆم تراکتۆرە ما بۆ بە تراکتۆر چۆمانەکە ماستەکەی ڕانە گوێزرا ئەم گوندە مەسەن دواتر هاتنەوە لایژەی بەعسەوە ڕوخێنرابێ باڵێ سووتام گوندە ماڵی تیانەمە هەمی سووتە ئارەوەڵە ئەو سەردەمە باڵێ ساڵی چەند بوون بیر نایە هەشتاکان ئەوان ئەو کاتەیە باڵێ ئارەوەڵە خەڵکیم گوندش ئەو ترێت باسییان کرە و ماڵحاجوانی کە شەیدی زۆری ینی زۆر لە هاوکاری زۆر پێشمەرگی کردووە حەد زیاو لە حەد لانکی پێشمەرگە بوو ڕاستە ئەجا شەیدمە هەر زۆر بۆ تەنا ئەلفالیشمانێ ڕاستە ئەم گوندەوە ئارەوەڵاسە و سێ بران لەم گوندەیەمە ئەلفال شەیدمانێ تا 15 شەیدمانێ ڕاستەکە یەکێ لەو دیمەنە جوانانی نێو گوند ئەوەیە کە ئێواران ئاژەڵەکان دێنەوە بۆ شوێنەکەیان کار و بەرخەبچووەکان خێرا هەمویان چنە لای دایکی خۆیان و شیرە خۆن دیارە زۆر برسیان بۆ جا کاک محەممەد لێرێ خەزاکەم تۆزە گفتوگۆ بکەین لەسەر پیشەی شوانی و کار و پیشەیان لەم گوندەیە محەممەد گیان سڵای خۆلێ دەستی باشە حاڵیتۆ وەزی باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنی سەرەتا بەناوی خی گەورە میرەبان بە خەراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم بەخوا بەخێمێ سەر چاومە گەورەتان کردی بە قوربانم سەلامت بیاخوا باسی ڕەمەزانە بوو بکەی لە گوند ڕەمەزان چۆن ئەڕوا کاتەکانتان چۆن ئەڕوا وەڵا الحەمدولیلا سوپاس بۆ خی گەورە ئەم ساڵێکی تا ڕووخۆش بوو الحەمدوللا باران و بەفری چاکباری ڕەحمەتی باشباری ئینشاءڵڵا ئەیتر ڕەمەزانە گەشمان هەر بەخوای تر گەنجەکانمان خەریکی شوانیە و ترامانە خەریکی بیتی پلاسیە و زستانان بە زۆری خەریکی فەلاحەت خەریکی مەڕداری بەهێنان کەی ئەچنە دەرەوە ئێوە وڵای بەیان ئیتر سەعات هەشت و نی و نو ئەڕۆینە دەرەوە ئیترە تا پێشبان بە کاتی پێش بەربانینەوە بۆ ناوتێ لەوە ڕوشت باشە الحەمدوللا و سەوزاوینەی بۆ وڵای سواز بخوای گەورە خەریکە لە وەڕپێگا بەس دەوە پێشنە بەخوا هەر لە ماڵەوە بۆشتمان ناوەتێ هیچ یادگارێکەیە بە شاخ و شتێک بۆ نمونە بارانێکی زۆر یادگاری هەمی یادگاریە شوانی بەخوا بە خۆشی و ناخۆشیەوە بەس ئەم دەقی خۆیچم لە خاڵانیە جاریوا هەبوو بێ بارانێکی زۆر باری بوو وەڵا بە تاکیید خۆ هەیە ئەوەی شوان بێ هەر دایمەوانی لێ ڕوەیە گومانی تیانی هەورە بروسکەوە ئارەوەڵا بە تاکیید زۆر جاورە بروسکە گوێم لێبێک سەر بیرم لای شوانە لەم مێسە بۆ شاخۆلانێ شتێکی لێبێ ڕاست وڵی سوپاس بەخوای گەورەم ساڵ زۆر دەرنەکراوە دەر هەرەورەکە بەخواوە دەرمان نەکردو ئێمەش عادەتان نەکرد نەوەڵا لە ماڵۆشتمان ناوەتێ ئێوە و ئالیکمان بۆین کردوتر شتێنە لە ماڵەوە پشت بە کەشوهاەوە بەستن بۆ هەروەڵایتر پێشەوە ئاگادارەکرینەوانە لە ڕێپەی جێگانەوە پشت بە کەشوها بەسینی ترەگەر بزانین بارانە حیوان دەرنەکەنی دەرۆشتی بۆ تێبێ بۆیان باز نەکردوی جاران قەدیم چۆن زانیویانە بە بێ هەورەکان بۆ چۆن مەسەن شتێکیان لا نەبوو نەوەڵایی زانیاریم لەسەرەوە نییە بۆ بابەتی شیرەمەنی ئەوانە ئێوە باشە الحەمدوللا ئەم ساڵیش وەڵی سوپاس بەخوای گەورە باشە بەستر وەکو شیر مەڕ شیری دیانە لەم کاتە بڵین مەگەر مەڕێک بێ بەرخەکەی فرۆشراوێ بە زۆگو بزن بۆ بزن شیری تا بەس بزنی کەمتیایەرە هەر بە زۆری مەڕاگرین بەڵێ دەست و چاو خۆش بێ خۆگیان ئێمە هاتوین بۆم گوندە ئازیزی ئێوە من زۆ دڵخۆشم بۆی کە خەڵکی گوند بە جددی ینی زۆر قەدری میوانەگرن و میوان دۆستن و هەموویە بەدەمتەوە زۆر ئەومان زۆر بە قوربانم گەورەتان کرد.
کاگەڕێکی ئەسڵای خوا لێ سڵاو لە جەنابی شێخ کەڵکی باشە لەخوا بە زیاد ئەحواڵی تۆزت چۆنە؟ سپاس دەکەم لەخوا باش بی بەخێر لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەخوا بە زیاد الحەمدولله لەخوا باش بی تاعاتان قوڵ بێ ئینشاءڵڵا لە هەموو لایەک لە گوندا تۆزە گیلاکە تێگەر هەیە بە ئاژەڵداری ئەوە خەریکە بیت و بەس کاتەکە شەڕەوە بە تاکید بەس خۆشترە لە ناو شار زیاتر لێرە خۆ مەشغەڵە دەکەی باشترە حەزت بە ژیانی ئێرەیە زیاتر تا شاروانیە لەرە ڕاتوی ڕوا بکە شەیەک بە دێنی بچمەوە بۆ شار داڵغەم ئەو دڵم بۆ لێرە هەموو گونشینان واڵنەوانی کەش کە بەرەهەم کردو هەمووی واڵ ئارە بەخوا ناچووم ڕاتین لەگەڵم جەوا ئێرە خۆشترە ڕاستە کەش و هەوایەکی بە پاک تاکید ئەرەوەڵە ئەمجا مەشغوڵیشین بەم پەلەوەر و ئاژەڵ و شتەوە دایم بۆیە دڵمان لەم دیوە یاخوا لەش سابێ لەگەڵ ئەمانەی جەنابتە لەخوا بە سپاس زیاد بۆ خوا الحەمدلله جەناب لاوان زیاتر پیشەی ئاژەڵداری ئەوکەی بەڵێ ئەرەوەڵا بە لەوەر چۆن بوو ئەمساڵ زۆر کەم بوو کەم بوو کەم بوو، خۆ بارانی باشیش باری بوو ئەخۆی پارە وایە. ئەم ساڵی شەڵای بێتەوە ئیشاءڵڵا گەنایی پارکەم باران بوو وجا ماشەڵە ئاژەڵەکەش زۆر ئێستا ڕاستە ئەرەوەڵا پێشتر بینیم سارێگا و کای بۆ هێنای بڵێ ئەوە چۆن چۆنیە بەشی چەنێگەکە تاوە کوزتانەکە تێپەڕەکە بێت چەند هەبێ وڵایی کا من ئێستا بە کەپ زەی کڕین هەتا ئێستا بێزگە لەمە 20 کە پسکام بۆ کەپسە بە کەپسە بڵێ کەپس و حربانەمەچینی زوو وایە بەس گەورەترە تۆزی سەری نەگۆڕاوە زگرانتر بێت گرانتر بووە. بەتایکی دەرەوەڵا لە چاوە هاوین و ئینا زگرانتر بۆ چۆن بەرەوەڵا ڕاستە بۆی ئەمانەشە لاانێ زۆر جار هەنێشت گرانە بێت ئەسی دەکاتە سەر فرۆشی گۆشتەکەژ یانی بەتایکید ئەرەوەڵا تۆ جە قورسترە بێت لە سەخەڵک ئەچوان وڵا بە دیسپەدەم ساڵانی پار باشتر و بەزم ساچووم لەوەڕ نەبوو وایە. کاکە گران بوو لەبەرەوە بوو ئەرەوەڵا ئێستا ئەو بەشی ئەمساڵ چەندێکڕێ 20 بیست لەو دینەکە بێزگە لە مشکاتۆ گەڵاوێ بوو ئەمەش ئەرەوەڵا خۆ لەشتان ساغ لەگەڵ بجگەلەوە جەلەویشتە بە ڕەز و باخۆشت هەیە لێرە هەیە بەس بەخوا من وەکو خۆم بڕێبێتی پلاسیکی مێ لەگەڵ ئاژەڵەگەنەوەکو باخ و باغاری نەواڵە لەش ساغ بە سپاس دەکەم کانیا و ئاو شتی چۆنە ئەم گوندە؟ الحەمد سەنا ئەم ساڵ حەتسیەوەی کانی بێ هەمووی تەقی و ئەرەوەڵا لەخوا بەزێ زۆر باش ئەم ساڵ ئەرەوەڵە ساڵانیش باش و بەزیتر لە چاوبازێدە هەر باش بوو ڕاست شاخوکی ئەم ناوچێ چۆنە بۆ ئاژەڵەکان بۆ لەوەڕەکانیان بنە ئەم زۆر حتا ئەو سنوورانی ئەو بەرەوە ڕاوە بۆ ئەم سەرەوە ئەڕوا سنوورمان زۆرە چاک کانیانە چن و ئێوارە ئێواران گەڕێنەوە بەڵێ یخوا لەش ساغ بێ مەلای شێفە عەزیزەکانمان سڵای خۆتان لەوێ ئەگەر گەماشی تازانەکان مانوو نەبی سان خۆش بێخوا ئەگەر سڵای خوا لەوێ چاوەکانە ڕۆژ و تاعاتە قوڵ بێ ئینشەڵڵا یاخوابی لە تۆژی شاڵە ئێواران ئیلاکەبی ماشەڵڵا خۆ لەش ساغ بێ زۆر سپاس دەکەم. بەس تۆ ئەوزان چاو لە پاداشتەکەی دیە ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەرەوەڵە بەخۆی گەورە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا شتێکی باشەکەی ئینشاءڵڵا چی و ئامادە کردو بۆ میێواری ئینشاءڵڵا وەڵام مەریشک و فاسۆلیا و برنجمان ئامادە کردووە گۆشتی حیوانیش خۆ لەش ساغ بێخوا ئەرەوەڵە. چۆنە ئاوا گوندەکانی ژەبینی تو دیمەنی جوانی گوندانەش کاموسێژێکی تایبەتی وانە هەرەوەڵە جیاواز مەسەڵ ڕەمەزانەوە و ڕاست هەفتار و ئەگەر ئیشی شێفایەتی لە شوێنی تێکرد تۆ زەگلانێمە جیاوازتر بێ لە نێو گوند و لە نێو سوشتی جوان حتمە وانە ئینشاءڵڵا. ئەوەشی جوانە گوندشینان زۆر هاوکارن کاتە لەم مینانیانی هاوکاری وەڵای گومانیتیانی ئەرەوەڵا و لادیانە زۆر بەدەمانەوە بوو یاخوا دەستی خۆش بێ ئەرەوەڵا دۆست
لە گوندا دوو سات هەن زۆر دڵگیرن زۆر چێژێکی ڕۆحیت پێبەخشن ئەویش دیمەنی خۆر ئاوابوون کە بێدەنگیەک باڵ بە گوندەکەدا دەکێشێت و مێگەل و ئاژەڵەکان هاتوونەتەوە و ئیدی شوان و خەڵکی گوندەکە دەچن نێو ماڵەکانیان بێدەنگیەک و سروشتێکی زۆر جوانی هەیە ڕەنگێکی ناوازە بە ئاسمانەکانەوە دەبینرێن و لەگەڵیشیدا کاتی بەربانگ و کاتی بانگدان هیچ دەنگێک نییە تەنها دەنگی ئەو بانگە پیرۆزە بێت کاتێککە ڕۆژوانە ڕۆژیان تێدا دەشکێنن ینی مەبەستەکەمەوەیە کە وەکو شار نییە جەنجاڵی شار و ئۆتۆمبیل و یعنی کۆمەڵێ جم و جۆڵی زۆر بێدەنگیەک سەراپای گوندەکە داگیر دەکات و تەنهاوەی دەمێنێتەوە دەنگی بانگە پیرۆزەکەی و ڕۆژەوانانیش ڕۆژەکەیان دەشکێنن ئێمەش بینەری دیمەنی ڕۆژوشکاندنی ڕۆژەوانانی ئازیز دەکەین خی گەورە ڕۆژوو تاعاتی هەموو لایە قوبول کات. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. الله أكبر الله أكبر لا إله إلا الله. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون الذين هم يراءون ويمنعون الماعون. الله أكبر.
بەلازان خۆشەویستانمان سوپاس بۆ خۆی باڵادەست ئەم ئێوارێژ ئیفتار و بەرباڵمان کردەوە لە گوندە خۆشەویستەکەی عازەبان جا پێمان خۆشە کۆمەڵی گفتوگۆ و قسە و باسکەین سەبارەت بە گوندەکە بە مێژووی گوندەکە و بە ژیانیان لەم گوندەداوە باز لەوش دەکەین کە ئەم گوندە خەڵکەکەی بەچیەوە خەریکن و کار و کەسابەت چۆنیە لێرە کۆمەڵی گفتوگۆ دەکەین باز لە ڕەمەزانی جاران و ڕەمەزانی گوند و لەگەڵ پێیڤە قسە شیرینەکانی گونیشتنانی گوندی عازەبان دەچمەلایەن و ئێوەش لەگەڵماندا بن ئینشاءالله. سەلام عەلەیکوم. زۆر خۆشحاڵم لەگەڵتانە. دووبارە زۆر دەستخۆشیتان لێ یەکەین زۆر سپاسان دەکەین ئەم ئێوارەی لەگەڵمان بوون. میواندارەکەتان قبوڵ کردین دەستان خۆش بێ یاخوا. یاخوا سەلامەت بێ. ئازیە من. مامۆستا ریمان گیان بێمە لای بەڕێزتان پێم خۆشە باز لە ڕەمەزان و ڕەمەزان لە گوند و ئەومان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی بەخێراتنیەوە کەین دەستخۆشیتان لێکەین کەناڵی ئاسمانی پێیان زۆر بەخێر بێن. وڵی ئەوەی ڕاستی من لێرە ئێم وەکیلی مامۆسای بەڕێز مامۆستا محەممەد جەمیل ئیمامە خەتیبە لێرە بەڵام جەنابی بە بۆنەی ئەوەی کە مەشغەڵەتی هەیە لە سلێمانی بەتایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە نەیتوانیوە بێت بۆیە من بە وەکالەتی هاتووم بۆ ئێرە بۆ خزمەتی جەنابتان ئەم خزمانە بابەتی مزگەوت یان ڕەمەزان ئەگەر تەماشا بکەیت کابرایەک لە گوندێکە هەر گوندنشین عادەتەن وا بووە کابرایەک هەڵەسێ کارێزێک لێدا پێشەوەی فندقی هۆدەی لای کارێزەکە بکە بەردەنێش دروست دەکات یعنی عادەتەن ئەمە لە کوردەواریە بابەتی دینداری بەو شێوەیە بوو چ جای بگا بە مەسەلەی بابەتی مزگەوت لە گوندەکانە هەر لە دێر زەمانەوە وا بووە بەگشتی خەڵق لە مانگی پیرۆزی ڕەمەزانە چون بەرەو گوند بەرەو مزگەوت بۆ نوێش بە جێگەیاندنی تەراوێح هەرچەندە دەتوانین بڵین نازانین ئەمە سەردوسڕی خەڵقە یا سەردوسڕی زانە ئاینیەکانە احترامەن ینی ئەم قسەی ئەەکەم ئێستا زۆربەی مامۆسایانی ئاینی ئامادەنێ بچێت لە گوندی دانیشێت یعنی زۆربەی ئامادەنیە کاکەجان ئەمە ئایا هۆکاری خۆیەتی هۆکاری خێزان و ماڵ و مناڵە یان دەرامەت و ژیانێتی نازانینەوە زەروریشە بۆ گوند زۆر زۆری زیاد لە حەد بەڕاستی ینی مامۆسایەکی بەڕێز مامۆسایەکە لە گوندێکە دانیشێت ئەگەر بێت و نیشتە جێب بێ دەوری زۆر زۆر بەڕاستی ینی بۆ گەرم و گۆڕکردنی مزگەوت جەماعەت پێگەیاندنی نەوەیەکی نوێ کە بەڕاستی ئەوە هەمووی زەرورەتە ماستە مامۆستا نەریمان ماشەڵڵا لەبەر جوانی مزگەوتەکە و ینی ئەوە پێمان خۆش بوو بەرنامەکەمان هەر لە مزگەوتەکەیە بێت بۆ عیبادەت و ئەوە چۆن یاوەدان ئەلحەمدولیلا سپاس بۆخوا ئەمانە هەموو شوێن بۆ تەراویح لەخوا بەزیانە ساڵ من نەهاتووم ئەمە یەکەم شەوە هاتوومەتە خزمەتتان ئەو پیاوە کاکە مەلا محەممەد هەیە گەنجێکە ئەو نیاژی بۆ کردوون من نەهاتووم بەڵام سپاس بۆخوا ساڵی پێرار من خۆم ڕەمەزانەکە سە تاسە لێرە بووم ڕشتان ساغ بێخوا ڕەمەزان چۆنە لە گوند کار و ئیش چۆنی ڕوا کاتەکان چۆنە ڕۆن وڵی ئێستا بەنیسبەتی ئەوەی کە لە نێوانی زستان و بەهارایە وەڵەکە خۆشە ینی سەردەمانێک بۆ خەڵک لە هاوی نیشا بوو من بیستومە ئەمە تەمەنانە زان لە هاوینە مانجی پیرۆزی ڕەمەزان هاتو خەڵک دروێنەی کردووە ئەو کاتت بەڕاستی ژیان سەخت بۆ کوێستانە بوو ئێستا خەڵقی وڵی بە حەقیقە دەگەر بڵین ژیانی خۆشە ینی هەر ینی یەکێک لە سەرەتاییترین شتەکان ئەم کارەبایە ینی سپاس بۆخۆ ئێستا خەڵقی سراحەتە کاکەجان زمانەیە خەڵقی گوند بە ڕۆژوو بووە بڕۆ احتیبار هەیە بە کاروانچێتیان کردووە درێنیان کردو ڕۆژە تا ئێوارێ تگەشی لە هاوینە لە سووری هاوینە ڕاستەوە سپاس بۆ خۆیان مۆرزە خۆشە الحەمدولیلا دەست و چاو خۆش بێت ئێمە لای بەڕێزت ئینشاءالله پێم خۆشە بێم لای کاک حاجی سابیر کاک حاجی گیان سڵاوی خوا لێ بێ بەخێر بێنی ئەخوا سەرچاوە سەلامت بی جا پرسیار و قسەم زۆرە لەگەڵ تۆ بەست وردە ئینشاءالله لە خزمەتام قوربانە باسی گوندم بۆ بکە جاران چۆنی بوو گوند ژیانی گوند چۆن بوو جەناب هەر لەم گوندەیە بووی بەڵێ مێراو لێرە بووم ماشەڵڵا جا عەرزەکەم بەڵێ زەمانەی گوندی زوو بەڵێ ژیان بەڵێ خەڵک دڵی خۆش بوو بەس ژیان نەبوو بەڕاستی ناڕەحەتی زۆر بوو ئەرێ وەڵڵا ئیستا ژیان خۆشە ئیستا لەخوا بەزیای بێ خەڵک تەبایە خەڵک ئیستا ئێمە لەم گوندا هەموو تەباین الحەمدولیلا لەخوای گەورە بەزیای بێ تیامانە نییە مناڵێکمان تیان نییە کە تەوانە بێت و ناو خۆمانە ڕێک و پێک نەبین ڕاستە اینجا زووش کاکە ژیانەکەی چی بوو بەخوا من خۆم سوان بووم شۆی ڕەمەزانم
بەلای من ڕۆگرتووە هاوین هاوین ئەرە بەخوا هاوین ڕاستە اینجا کاکە ئەوە ترافتیلێکمان دانا نیوەی قورگی پڕەبوو لە ڕەشی اینجا ژنی هاتن ئالێرە بەسەر سەر کە ئاویانە برد کانی بوو کانی بوو بەڵێ ئاو ئیسە لە خوا بەزابێت لە ماوەیە الحەمدلله سارد هەیە گەرم هەیە ژیان ئەڕوا ژیان باشە ئیتر ساخوا ڕەحمکە بەم حکومەتانی خۆمان نازانم ڕاستە ڕێکەون ناویەکە ئێمەش ئینشاءڵڵا چاومان لە هینی ئەوانوێ هیچ یادگارێکی خۆش هەیە مناڵی بیرە نەچێتەوە لە زیهنتا ما بێتەوە لە ڕەمەزان بێ بەدە لە ڕەمەزان بێ وەکو چی وەکو بۆیش لە شوان بووی ئیش و کار شتێک بەسەر هاتێکە هەبێ کاتی خۆی وڵایتر بەسەراتی ئێمە شوان بی خۆشیەک ناخۆشیێک مەسە لە ناڕەحەتیە چوبی شوانی و کرد بێ بارانێکی زۆر باری بێخێرا هات بیتەوە ئەرە وەڵی بارانمان لێباریوە ئەم چەمە هاتە بوو ئەم چەمە هاتە بوو بەڕەکانمان لەو بەرۆ بوو ئەم ئاوایە ماڵیان هاوا بێ هەر گەورە بچووکیان هاتوون ئەو مەڕانەیە ئەمەیان پەرهانۆسۆ ئەم چەمە هاتە بوو اینجا بەفرمان لێباریوە بەخوا بەلای مەڕۆ بووم شەو کە هەڵساوم فەرنجەکەم بەرز بۆ نەکراوەتەوە لە بەفرە ژیانی خۆشمان بووە بڵێن ئەوە نەبێهارە ناستە ناخۆش بوو بێ هەڵکۆلای مازیزانی تر یاخوا بێەوەی بە قوربانە سەلامت بیاخوا کاکژان ئێوارە کەەوە لێرە بووین الحەمدلله ئاژەڵ ئەنێ بینیمان زیاتر بە ئاژەڵداری ئەوە خەری بوون چۆنیە ناوچەکەەوە خوازێکە بۆ شێوازە بێت باسی ژیان و ئاژەڵداری ئێرەمان بوو بکەین سەرەتا بە ناوی خوای گەورە بە خێراتنتان دەکەم سپاس بەڕاستی کەناڵی پەیامێکە بەڕاستی جێگەی خۆی کردوێتەوە لە ناودڵی هەمومانە ئەخوا سەلامت بەنسبەت ئاژەڵداریەوە گوند بەڕاستی زۆربەی زۆری پەیوەستە بە ئاژەڵداریەوە ئاژەڵداریش لە کۆنەوە هەر بەڕاستی هەر هەبووە چەند ساڵێک دواکەوتین ئێمە لە ئاژەڵداری و لە بەروبوومی گوندەکەمان ئێمە ئەوش لە سەرەتای 2000ەکانە هەتا 2010 و 2012 و هەتا قەیرانی دارای باڵی کێشا بەسەر وڵاتە لە دوای ئێوە ئەتوانم بڵێم خەڵک بەگشتی هەستایەوە سەر پێی خۆی هۆشی کردەوە بەڕاستی ئەبێ خۆی لەسەر پێی خۆی بوەستێ جا بۆیە ئێمە ئێستا ئەلحەمدولیلا ئەتوانم بڵێم لەم 2025 و لەم کاتە زۆر لە پێش 2015 گوندەکەمان زیاتر بەرەو پێشەوە چووە هەم لە ڕووی دانیشتوانەوە هەم لە ڕووی ئاژەڵداریەوە هەم لە ڕووی بەروبوومی زەرعات و کشت و کاڵەوە ئەتوانم بڵێم لە 50 بۆ 60 بەرەو پێشەوە چوین پێچوانەی هەندێک گوندەوانەیە بۆی ژیانەوە ڕووبکەنە شارەکان ئێرە ئەنیوانە بووە ئەلحەمدولیلا وەکو پێم وتی ئێمە لە دوای 2015ەوە ئەتوانم بڵێم ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕان وەکو پێم وتی ئێمە گەڕاینەوە بۆ سروشت توانیمانە ئەلحەمدولیلا ینی ئیشەکانمان زۆر بەرەو پێشەوە بڕوە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی ئەوەی کە بتوانین ئێمە لەسەر پێی خۆمان بوەستین چاوەڕێی دەستی کەس نەکەین خۆ لەشتان ساغ بێ بەوەی کە بە چەند شاخێکی جوان دەورە دراوە سروشتی ئەم شوێنە بۆ لەوە ڕۆەوە باشە بۆ ئاژەڵداری و ئێمە لە وەرگامان زۆرە ئەلحەمدولیلا دراوسەکانیشمان وەکو گوندەکانی دراوسێمان وەکو وێڵە و زەنیان و وەڵانە و ئەمانەی گورگێر کە بە چواردەوری سنتەری دیەکەمانەوەن بەڕاستی سنوورمان نییە ینی حسابکەی هەر 5 دیەکە یەک سنوورمانەیە ئەوانیش ئاژەڵیان کەمترە وەکو ئێمە نین ئەلحەمدولیلا ڕێمان لێ ناگرن دەستخۆشیشن لەوانەکەین ڕاست جوهەر سڵاوی خوا لەوێ سڵاوی خوش لێو لە کەناڕژاتی بۆ مزگەوت تۆزە قسەمان کرد تۆزێکی تر قسە بکەین فەرموو یاخوا سەلامت بی باسی ئەوم بۆ بکە ئێرە پێم وا بێت بە ڕەز و ترێ ئەوانەیە چەند جۆتری لێە کامیان باشە ئەبزان مێوژوو و ئەوانەشی لێکری لێرە وڵا ترێ ڕەشمانێ و ترێ سپیمان هەیە و بەڵام ئەوە نییە ترێکە کە بڵێ بەروومێکی وای هەیە چ بەروومێک زیاتر لێرە
ینی باشە و بربوونی وڵی زیاتر. زیاتر ئێمە لێرە بم بەیتە پلاسیکانەوە مژغوڵی ڕاستەکە ئەوە بینیمان ئەوە چیتیا ئەچێن لێ وڵا خیاری تیاکەین و تەماتی تیاکەین و زۆر جار باینجان و بیبەر و ئامانە ئاوی باش هەیە لە گوندەکە بۆ لەخوا بە زیابێ هەموو بیرمان هەیە لەخوا بەزیابێ لەخوا بە زیابێ چاکە سوچاو خۆش بێ بسمەلای کاگەرێمیان سڵای فەڵێ بەخێراتی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەر و سەرچاو عزیێتان کێشاوە ئیشێکی باشتان کردو دەستخۆشیتان لێکی دۆسپاس دەکەین وەکو عازەبانیش ئێرە عازەبانی شارباژێڕە بەڵێ لەوانەیە خۆشەویستی کرد بێ بە ناوی هەموو خزمی عازەبانەوە بە خێراتنی کەناڵەکەتانەکەین و دەستخۆشیتان لێکی زۆر سپاس دەکەین لە خزمەتە وڵای بۆم باسکەی سەبارەت بە ناوی ئازەبان بۆچی و ناوی لێنراوە وی عازەبان سێ عازەبان هەیە بەڵێ ئێرە عازەبانی شارباژێڕە بەڵێ عازەبان هەیە لای دەربەنی خان عازەبانی ئەحمە بڕنەو عازەبانێکی ژێ لای دوکان پێڵێن بەردە عازەبان ئەمە وەکو ناو لە سنووری سلێمانیە سێ عازەبانەیە وەکو ئەوی کەشکە عازەبان کاتی خۆی لێرە لە خوارەوە دیەکی کەمان هەبووە کانی زەنگەنا لەوێ نەخۆشی بوو وەکو ئەم ئەنفلۆنزای باڵندەیە تاعون بووە ئەڵێ وەکو باسییان کردو پێشینەکان و گەورەکانمان وتوانە عازیان ناوە وتوانە بچن بۆ بان گەنجەکان بچن بۆ بان لەبەر ئەو نەخۆشی و تاعونە بەس وەکو فکری خۆم و لێ دواتچوونم بۆ ناوەکە کردووە لەوە ئەچێ ئاسە لەبان بوو بێ عازەبان ئاسە لەبان عازەب بووە ئیتر بۆ بە عازەبان بە عەقڵی خۆم وا بۆ یەچم وا بووە ناوەکە بۆ بە عازەبان کاک حاجی باسی ڕەز و باخۆی کرد ڕەز و باخەکان وەکو خۆیان ماونەتەوە یان خۆی ڕەز و باغ لێرە خەڵک ئەم ڕۆوای لێ هاتووە بە ڕەز و باغ ناژی لێرە ڕەزمان هەیە ترێمان هەیە کاتی خۆی هەڵوژەمان زۆر بووە لێرە ئێستا چوالە زۆرە بەس بەشی بژێوی ژیان ناکە لێرە خەڵک وای لێ هاتووە بە بۆنەی ئاوەکە و ئەم منتیقەیە عەرزەکەی تەختە خەڵک سەری کردوتە ئەم خانۆ پلاستیکانە ئەم خانۆ پلاستیکانەش بەکاریەت بۆ خەیار قەراغەکان یەکرێ بە بیبەر خەڵک ئەوە چەند ساڵێکە سەری کردوتەوە ئەوە تقریبان 4-5 ساڵە لەم سنوورەی ئێمە جاران خەڵک هەر گەنموجۆی ناکرد خەڵک گەنموجۆکە ترۆزی ئەکرێ کاڵک ئەکرێ وەکو ڕەزوباغ ڕەزمان هەیە ترێ ڕەشمان هەیە ترێ سپیمان هەیە سەرقوڵەمان هەیە بەس لێرە زیاتر ئەگەر ترێفرۆشی بکرێ لە ڕەشە ترێ ڕەژمیری و ڕەشکە بەس لە عازەبانی ئێمە کەمتر وەک دیەکانی سەرەوە نییە لێرە ئاژەڵ زۆرە مەڕوو ماڵات و شتی زۆرە لەوانەیەم عازەبانی ئێمە 1000 سەر مەنگا و جوانەگای تیابێ وەکو مەڕیش سوپاس بخوا 1500 تا 2000 سەر زیاتری تایە ئەم دەقەیە خۆی گەورە پڕبەرەکەتری کاڵامی کاک حاجی سابیر کاک حاجییان باسی تێکۆشان و شۆڕژگەری ئەم گوندەم بۆ بکەی حتمما هەموو گوندێک ڕۆڵێکی باشی هەبووە لە لانکەی شۆڕش و لە داڵەدانی پێشمەرگە و لە بەشێکیان ڕاگوازراوە بەشێکیان ئەلفار کراوە ئەم گوندە چۆن بوو کاتی خۆی ئەلفان هەمانە بەڵێ دوانسیانێکمان ئەلفان هەیە ئەو دوو برای ئەو کاک سەرزارە ئەلفارە پێگەیان باش بیش برایەکی من ئەلفان وەک ئەلفان نەهاتن لە ئاوایە بیگرن بەس لەو دەشتی پێنجۆنە کوشتیان جەنازەکەیان ناینەوە ئەوشەر ئەلفان بوو ئەمانەمان هەیە ئینجا 4 شەیدمان هەیە شەیدی هەموو لایەنەکان بۆ خزمەتی پێشمەرگە چۆن بووە خزمەتی پێشمەرگە هی ئەم شۆڕشە تازە ئیتر خزمەتی چی بوو حەو خەریتیا بووم دێ ڕاستەکەی خزمەتی فرای نەیەکەوتیت نەوەڵا بۆ خزمەتی فرای نەیەکەوتی حەقیان بۆ کردوونەتەوە خزمەتی خوانەکە ئەیتر برا ڕاستی ڕاست ئەمە ئازایی نییە هاتەوە لێرەوە ئەگەر ڕاستیانەکە ئەلێرە بان بێنانێ لە وەڵانەوە بان بێن نزیکتر بوو خۆشتر بوو بۆ ئێمە بەزەمدا دەقیرە هاتوون بەرزنجیان بەستۆ بە سوارتەوە ئەمە ئەمتە ئینجا ئەم کارەبا خوانەیە برێم کارەبا باشە ئەگەرەک ئەوە زەخن نەخەنە سەرمان بۆ پارەکەی ئەگا لێ خەڵک ئاواری لێ بەرز ئەرەوەڵا ئەگەم لێ تەلەڤیزیۆن نایبینی ئەرەوەڵا
باشکم ئینشەڵا باش ببێ دەی خۆ هەر هاوارمانە بەخوایت بزانین بەس خۆش بە کاک حاجیگیان یەم وەلادی ئینشەڵا یاخوا بێەوەی قوربانم سەلام قوربانم کاک حاجیان بێمە لای بەڕێستان حاجیان تۆ باسی دروێنە و شت و کاڵ ئەومان بۆ بکەی لە ڕەمەزانە چۆنی بوو لە خزمەتتان مامۆساجان بەخێراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم کەناڵی پێیان خوا سەلامەت وڵای وەکو خەلە و خەرمان ئێمە نا بڵێ وەکو باوکی ئێمە زۆر ناڕەحەتیمان نەبینیەوە بەس باو و باپیرمان ناڕەحەتیان زۆر بینیەوە ڕاست بە ڕۆژوو بوون درێویان کردووە ژێرایان کردووە بە عیمەبێ بە یەسر و ئەسپ و ئەمانە کێشیان کردووە بە ڕەشکە ناڕەحەتەکان زۆربەی لەسەرەوان ئێمە لە دووە دێداکردنەکەەوە گەڕاوینەتەوە ناڕەحەتیمان بینیەوە 6 ساڵی کە حەسان لەسەر عێراق بوو ناڕەحەتێکی زۆرمان بینی قەناعەت و بڕاوە بێ ئەو ناڕەحەتی لە باو باپیری ئێمە ناڕەحەتتر بوو ئەم دێ ئێمە کاکە چەند ماڵ بووینە دوو فەرداریتیان نەبوو یانی هەر خوا ژیانی خەڵک وای لات بوو 150 کەس 200 کەس دووە دەڕاستەکە خۆتان لەوانەیە ئاگادار ڕاستەکەی گوڵیان نەچنیەوە لێرەش وا بوو لەم سنوورە وەڵام ئەم سنوورە ئێمە کەمتر ئێمە دەڕاستە نەیەگرتەوە بەدر شارە زۆر من خۆم بینیمە لە منتیقەی کەڵەکن لە منتیقەی تانجەرۆ لە منتیقەی شانەیەری ئەمانە ئەم ناڕەحەتیانەمان هەموو بینیوە ئەم ناڕەحەتیانە کاتی خۆی هەبوو تا چەند گرنگە ئێستا قەدری ئەو نیعمەتانە بزانین کە خۆی باڵادەست پێی بەخشیوی وەڵاهی مامۆستا ئەوە کە سەر ئینسانەکە ڕاستە ئەنی لەفکری نێچێتەوە ڕاست کۆڕەوەکەمان بینی بەڵێ بەڵێ کۆڕەوەکە ناڕەحەتینی شت بوو ئینسان کە ڕۆڵەی خۆی بەجێ هێشت برای خۆی بەجێش کە مرد ئیتر لەوە ناڕەحەتی چییە ڕاستە وەڵڵا بەس نیوەی خەڵی لەفریە چێتەوە بەتەکید وایە بەس ئێمە یەکشت لەفکر نەچی ئێمە هەموو ئەم ناڕەحەتی و لە بیچوونەما مێخدا هیچ بەگانە ئەم دی ئێمە حەومە قەڕیتیا بوو ئەم دی ئێمە سێ کەڕە سوتاوە ڕاست تێگەی ئەم بەرپرسانەی ئێمە هەر یەک ئەوڕیان لە دیهاتێک نایەوەتەوە ئەو ژیانەی ئەوان ئەو ئێستا ئەو کەتیاژین بە پشوپەنای خەڵک دێکان ئەیناکە ئەنفالەکان وان لەکوێ بوون ئێراژ نەیەگرتە خۆیان هەمووی دەربەدەر بوون ئەی باشە دووە ئەوە ئێستا هاتوونجە بۆ ئێمە ناناسن هیچ نەبوو هەر بیان وتایە کاکە ئەم دیانە کە سێکەرە سوتاوە پێشمەرلانکەی پێشمەرگە بۆ شۆڕشی کردووە یعنی ئەوە ئیستادی ئەوانتیان نەبوو کە ئاقارەکەمان بەنێ ئەفمان کەن وەڵڵا وایە دای حاجێک لە گوندێک باسێکرێوت جاری وها بۆ نزیک بە 8 کاتژمێر نانم کردووە بۆ پێشمەرگ ڕاستەکە ینی ئەوەندە ماندوو بوون کورا من دی ئێمە کاکە ماڵ هەبووە 15 پێشمەرگە لە نانی خواردووە سێژەمە ڕاستەکەی ئەوەش وەفاکەیانەکەی بینی وەزانە بە شانوباڵی خۆیان کراوە وەکو لە ماڵی باوکیانەوە نانیان بواتێ و لێرە خوارد بێتیان وەڵڵا بەتەکید وایە خۆی گەنجمان هەیە بەڵسا خوانی بڕێ هەیە ئیتیزاماتی لەگەڵ باوکی هەیە بە مەزبوطی شەکەی خۆیەکە هەشمانە تەلە بێت تەلەبەمان زۆر ئێمە تقریبەن ئەم دی ئێمە لەوانەیە هەفتە لە بە 75 لە بیتیا بێ باشە تا شەشی سەرەتاییشمانەیە دوای ئەچنە کوێ ئەچنە لە 6ەوە بۆ 3 ئەچنە گورگێر بەڵێ لە 3شەوە هەتا 6 ئەچن بۆ کانی سەرد یعنی دوو وەج بە سایقمان هەیە و تەلەبەمان هەیە لەسەر ئەرکی دایک و باوەک ئەیگوێزنەوە بۆ دوو دیکە ئازەمان لە کانیسار قەرەباڵغترە ئازەمان لە گورگێریش قەرەباڵغترە بەس سەرەتاییمانەیە هەیکەلێکیان بۆ کردوین پرۆژەکە وەستاوە لە پێش شەڕی داعشەوە ئیتر ئەمەی کە لە بینیمانەوە مەکتەب بووە ئیتر پرۆژەکەی وەستاوە ئازەمان ئێمە ئەگەر ئاوا دانیشتوەکەی حسابکەی ئەم دەقا 35 ماڵی سابتی تیا بەس خۆی 50 ماڵ زیاتریشە خەڵکمان هەیە هەموو ڕۆژێکیت لە بەرەوەی نزیکە لە سلێمانیەوە کۆمەڵی ئامۆزا و خزم و کەسوکارمان هەیە ئێمە لێرە هەموو خزم و کەسوکاریەکین هەمووی ئەوەش کە خزم و کەسوکار یەک نێ بە سوپاس بۆ خواوە خزم و کەسوکار یەکمان هاتووە خۆی گەورەیەکتان نەکەن ئینشاڵڵا ئێوەی بیسپاس هەوڵێ نەدراوە بۆ مەکتەبەکە ئینشاڵڵا وەڵڵی تەواو بکرێت هەوڵەکە ئەمیشانە بە حکومەت دەکرێت وایە پرۆژەکە گەورەیە بە نەفەرێک و دوو نەفەر و بە دیەک ئەوە ناچێ بەڕێوە نەوەڵا لە مەکتەبە زۆر وێرانین لەبەرەوەی تەلەبەمان زۆرە زەختیش زۆر لەسەر باوکو دایکە داواکەین حکومەت ئەگەر شتێکی بۆ بکرێت ڕەچاوی ئەوە کاکە دیەک لە دیەک قەرەباڵغتر بێت دیەک لە دیەک زۆرتر بێ لەبەر تەلەبەکانی ئێسێمە لێرە تەلەبەی وەڵانەیە بۆ ئێرە سوتفا کات تەلەبەی پار بزەنیانی ژەهاو بۆ ئێرە ئەم ساڵ ئالەسیا و خۆیان سەرەتاییشیان کردێتەوە ئەجینا ئالەسیاوی ژەهاو بۆ ئێرە دەست چاو خۆش بێت دەست تۆش خۆش کاک حاجیان بگەڕێیتەوە بۆ گەنجی بۆ ژیانی گەنجی چ ئامۆژگارێکی خۆتەکەی ئەتەوێ مەسەلەن چ شتێک نەتکردووە بوت بتکردایە یان چ شتێک نەکردایە مەسەلە لەو لە سەردەمی گەنجیتە بۆی کە
ئەم گەنجانەی ئێستا سوودی لێ ببین ئەم گەنجانە ئیسە ناتوانەوە گێمە هەوڵ بن و خۆیان پێگەێنن ناستەکەی من نەفسی خۆم بەڵێ من نەفسی خۆم کەس نەبە دەستم گری خۆت خۆم کەس نەبە دەستم گری گەنجە بێ دەستی گری کاک ناستە گەنجە بێ پاڵپشتێکی بێ وەخوا من پاڵپشتم نەبوو خۆم ئیتر بە شوانی و بە خەڵک ئەم لا ئەولا خۆم پێگەیانەوە بەس ئیسا گەنجی ئیسا ناتوانێت وەکی ئەو کاتە ئێمە درێژە بە ژیان بە ژیان ئەوەیە خەڵک خۆی لەسەر پێی خۆی پێ بگەێنێ بێگومان وایە ئسا گەنجی ئیسە وەڵی تر هەشە هەیەشیان هەیە باشە هەمی خراپ نییە وەڵاوە هەمی بڵێن خراپ نییە بەس ئیتر وەڵایە گەنجی گۆڵین وەکو جاران نەوەڵا وەکو جاران نەبەخوا نەبەخوا وەکو جاران گوژوو گۆڵن دەستە خۆش حەجیاوی وەلای جەنابەت نهێنی ئەوە چییە خەڵکی گوندیانی سێوارش باسمان کرد لەگەڵ چەند پیاەکی بەڕێزایی و دوو ڕۆژی شەوێکی دارەکەین لە شارەوە بۆ چیە گەڕێتەوە بۆ گوندیان پێخۆشە ژیانی گوندیان پێخۆش ژیان یێرە خۆشترە پاکترە هەواکەی تۆ لە شارە لێرە ڕاهاتویت لێرە لە دایک بوویت ئەچیتەوە سێرەکەی بێتاقە دەبی خۆ ناگریت من یەکیان خۆم پشمۆ سلێمانی شەوی دارەنا ئەگەر بۆم کرێ لەوانە لە گۆژەوە بە پێ بێموان ئەومە بێتاقەت ئێجا شوێنی چاکی شێ بەخوا خزمەت بەس تاقەت ناگرن ومام حاجێک لە گوندێک باسێکی هەناسەمتون نەبێ لە ئەی ڕازەکە لە شارە نا من هەر بۆ خۆم وام لانی ئیدارە ناکەم نەیەمەوە ئێرە ناو ماڵم ناڵە و شوێنی خۆم بێتاقەت کات مێرە مرتاح جەنابەت لێرە بەچیەوە سەرقاڵەوی وەڵی بە ئاژەڵداریەوە خەریکی ئاژەڵداری نووتر باشە لەخوا بە زیابێ پێژی پیاکی وەرە نازەمەگە لێرە بێوارە کای بۆ هاتوو بۆ باڵێ باڵێ باسی لەوە کرد کە بە چاو ساڵانیترا نرخی بەرز بۆتەوە لەم فترە بەرز بۆتوانێت لەم فترە هەر نەگە کاو جۆشە ئاژەڵش خۆی بەرز بۆتەوە نەبوو بێ نا هەر بەعام ئاژەڵیش بەرز بۆ تۆ سعریسە بڵین نمونە کاور بە حەوت وێسە چۆتە 9 دەوانە چیلۆی سەبەبی چییە؟ وڵی لە ئێرانەوە نایە لە تورکیاوە نایە لە سووریاوە نایە کەمترینجا ماشەڵە وڵاتی ئێمەش شوێنێکی وەکو سلێمانی ڕۆژانە لەوانە 1000 سەرحەیوانی تیا سەر بڕی هەر ئەم گەیتر بێ قەزا و ناحێ و ئەمانێکە خەریکن ئێمە هەموو حیوانە لە چۆ خۆمە کانیش بێ وشگەکە حاجی نازم لە وەڕەکەی بێیان ئەو ئەلەفەیە درێ بە ئاژەڵ زۆر باس لەوە کرێ تامی فەرقی هەیە لەگەڵ مەبەست لەگەڵ ئاژەڵی ناو گوندە ئەمە وایە هی ناو گوندە لە وەرشی سروشتی ئەخوات ئەمێ قەزێ ئەلەفە ئەنواع عشقال ڤیتامین و دەرمانی تێکەڵەکەن تایەتێ ڤیتامینێتی کوێریەکە من خۆم بینیم لە جێگەیەک نۆبەن یا بێنێ هەر کوێری کرد ئەمگە بە قوت بوو ئەم لە وەڕەکە خوای گەورە دروستیگرم سروشتی بۆ خۆی کامەی پێخۆش بێەوەخوا بەزەوەی دابەستە مەجبورێکی تۆ بە هەر بیخۆ هیچی کەنی بیخۆ بەزەوەی چێوە کامی بەدڵ بێەوەخۆ ئەو بۆیە گۆشتەکەشی فەرقی هەیە بۆ بابەتی ئاژەڵداری وانە جەنابەت لەوانەیە پیشەیە بکەیت یان ئەو چۆن هەڵەسەنگێنی ینی ئاژەڵداری لێرە لە من وەکو خودی خۆم ئاژەڵداری ناگەم بەس بەڵام ئەم دۆستە خۆشەویستانە زۆربیانەیکەن لە چاو ساڵانی زووە ئەرکەکەی فەرقی کردووە ئێستا با بڵین قاعی مەزبوط دێ شوێنی بەرفراوان هەیە ئیش و کارەکان ئاسانترە بەس ئێستش ماندووبوونی چێر زۆریەوێت بەس بەڵام لە چاو زمانی زوواکە وەک حایسابیر وەکە عومەر و کۆمەڵە لەم پیاوانە کردویانە زوو قورستر بووە ناڕەحەتتر بۆ شوێن و مەکانەکەی ناڕەحەتتر بۆ بەفری قورستر باریوە ئێستا ئەم ساڵ با بڵێن 5-6 ساڵژەوێ بە نەوەی ئەم ساڵ بەفر نەباریوە کە با بڵێن ئەم 3-4 ڕۆژە بەفرەباری جاران بۆ با بڵین مانگ بۆ بەفر نەتواتۆ لە دێ ئیش و کارەکان فەرقی کردووە ئێستا و جاران ئێستا بە هەموو شێوە وەسایلەکان فەرقی هەیە ئاسانترە ئیش و کارەکان خۆشتر ئەیا بەدەسەوە بازاڕکردنەکان ئاسانترە بەخێرات نەکەین باز لەوە کرێت ئەم ناوچێژ تشی تێدایە زۆر تشتێکە لەم ناوچێ هەیە بەڵێ ئەم منتیقەیەمە ترشی تیا بەس وەکو بەرووبووم شتێکی وای نییە کە داهات و بژێوی ژیانمان لەسەری بێ هەیەی کابرا بڵێن کۆمەڵێ هەیە بۆ خۆیان کەم لەم منتیقەیەمە زۆر پەری پێ نادرێ
ئەی گەنم و جۆ ئەوانە چۆنە شوێنەکەی گونجاوە بۆ ئەویان کەمە لەخوا بەزیابێ خراپ نییە عەرز و خاکمانیان بۆ خەلەودان خراپ نییە لەخوا بەزیابێ هەموو ساڵە جوتیا تۆزە کێش و گرفتی نییە بێت وڵای حکوومەتی عێراقی و نازانمانە لێرە شەڕەیە وڵای تر دیارە تەبان حکوومەتی عێراقی ئەوەی کە خەلەودانێکی زۆری بێ ئەیبا بۆ سایلۆەوە لەوێ کێشەیەک دروست دەبێت لەبەر درەنگ وەختی پارە و ئینەکەی ناگاتە بەرەوانیەوانە ماستەکی خۆ دەستە خۆش بە سەلامەت بێ ئازێتان چێشەوە کاک مەحموود باسی ئەوم بۆ بکەی ماشەڵا گەنجی بەس ئەگەر مناڵی ئەوانە لەم گوندەیە بوو بێ شەوان بە چیوە سەرقاڵە بوون دوای ئێوارە ئەوانەیە باز لەوەکە کۆمەڵە یاری و کۆمەڵەش دەبوو وەڵا شەوانی بڵێن زوو بە کڵاوێن و ئەوسا یەشگە گیرات منە ئەوەی کە کوڕی بایشی بووە گرت و تا درەنگانە دانیشتن و دەموچایەشان ڕەژەگرەوەی خەوی لەکەدا ئەوە چۆن بوو ینی چۆنەوە متەحەملی نییە کە زۆر دانیشێت خەوی لێگەوت کە خەوی لێگەوت دەموچایە ڕەژەگرت خۆلەشتان ساغێ ساستەکە باسی ئەوم بۆ بکەیت جەنابیش هەر لێرە ژیان بەسەرەبێ بەڵێ هەر لێرە لە دایکیش بوو ئەو دڵ ئارامیەی لە گوندا هەیە و دڵخۆشی ینی بۆچی ئەگەڕێتەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان و خزمەتیش تەسیری هەیە لەسەرەوەی کە تەمانەوەڵا تەسیریە لەخوا بەزیای بڵێن دێکی وەکوی ئێرە هەر زۆر باشە لە ناوێکە کەسایەتێکی چاکی تایە هەروەڵا لەخوا بەزیای خۆ دەستە خۆش ڕاستەکە مەمنون لەبەرەی گەورەی مەجلیسەکەمان کاک حاجیە تەمەنیە حەزەکەمە لەگەڵ زیاتر قسە بکەین باسی خواردن و خواردنە کوردەوارەکەی جارانمان بۆ بکە لەگەڵ ئێستاە چ خواردنێ خۆت حەز لێ بوو یان ئەو سەردەمە هەبوو یان ئەم دێتان خواردنێکی هەبێت معروف بێت و ئەو بێ خواردنی ئەو جامان کەشک بوو ڕۆن بوو باشە ئەجار خۆ بەخوا لە سانە چاومان بە سەرکێ تەماتە نەیەکە و ئیساکێ تەماتەی ئیسەر لە کاتێ مانی هەشتونۆ جوانترە تەماتە ئیسا یعنی عیلم و نە پێشکەوتووە زستان شووتی هەیە ئارە بەخوا لە چلەی زستان شووتی هەیە خیار هەیە خواردنی ئەو جامان وەڵایی ئەم نەخۆشیی کەم بوو ئەرە وەڵا نەخۆشی کەم بوو ئیسا حچیە خۆی ڤیتامینی هەمی دەرمانە زانی میوە و بەروبوومەکانش تامیان وەکو جاران نەما ناوەڵە هەمی دەرمانە کاکە فەرقی زۆرە ئەرە وەڵا خواردنی ئەو کاتە چی بوو خەڵک ساوەڕ بوو بەخوا برنج بوو زۆر نەو ئیتر کەشک بڕۆن و ئەم شتانیانە کرد ئەمانە بوو ئەمە سروشتی بە نەکو وەکو ئیسا کوڕ ئیسا تو تەماشاکەی آخر جوچکەیە بە چل شۆ پێگەێنن دەی بەخوا ئەو جوچکە بە چل شۆ پێگەێنن سروشتی نییە خۆماڵی بوو ئەرە وەڵا جارە هەر خۆماڵی بەخوا مریشکە مەسڵاحە یان و مەسڵاحە بۆگەنەکە ئەرە بەخوا ئەرەوە ئالوم مەسڵاحە بۆگەنەکە ئیساکێ زەلامی ئیسا حەتا بڵێ وەڵی هیچ ساغ نییە نایی ئەم خواردن و شتەیە دەرمان شتەیە کورەتە سێرەکەی ئیسا ئەو ترێ ئەڵێ چی ئاڵتونە ئەو نە جوانە تامیتیانی نەوەڵا تامیتیانی خۆش بە کاک حاجی یاخوا بێەوە کاک بزرگیان بێمە لای جەنابێت بە چیوە سەرقاڵی خراپتانەکەم پێشەکی وەڵا من بیتم هەیە قوربان سپاس بیتەکە بڕێن مانگی پێنجەوەناوەیکن بە خیار خیارەکەی بەرومەکەی بن بازارش بۆ جنوب ڕوا نەک بڵای خۆمان ئیتر توانێ و بیت هەموو شتێکی تا بکەی کاوی تیاکەی تەماتی تیاکەی هەموو شتێکی تیاکرێ سەوزەی تیاکەی بیتەکانی سوادی هەیە مەجاریتیانێ بێت دەرمان شتی بێ بدە بەڵام تا چەند گرنگە هەر خۆماڵیەکەی بێڵیتەوە ینی ئەو وڵایی دەرمانەکە خۆ بەدەستخۆتە دەرمان هەیە مەمنوعە دەرمان فرۆشکاش نایەن بەڵام ئیتر تۆ ئەگەر بێت و کوتی بیتیە ئایم نەبێ پەی ناوی بیتیە بازە دەرمانێکی بدێت کە قەدەغە نەبێ
زەرەری نیە یەک دەنگ من خۆم خارەکە چوومە لای بێ ئەوی بێشە بۆ خۆم لێ خۆم مانایە زەرەری نییە بۆ خەڵک هەیشە بەجیا بۆ خۆیەکە بەجیا بۆ خۆیەکە بۆ ئەوەی کە لە بەیتەکە نەخۆوە مانای شتێکی هاتی بۆ یەکان نەیخوات ساوی لە باسیەوەمان کرد تامی میوە و سەوزەوانە فەرقی زۆرە لەگەڵ جارانە ئای تەبعان هەرەوەڵە جاران سەوزەی جاران و ئێستا فەرقی نییە یان تا تری ئەو ساوی تری ئێستا فەرقی نییە ترێ کاکە هەیە ئێستا سێ دەرمانی لێن منتەقەوسە دەرمانی قەڵەوی لێن دەرمانی سووری لێن ئەی بنەبێکە ڕەش بێ ئەو ڕەزە ئێمە خۆمان لێوان ڕزما بووە ڕۆژەما بووە بەخوا حەزێک هەربی خۆی نە دەرمانمان لێ ئاش بلا بن مێومانەکرد ئەما چێڵاوتەوە ئیتر یەک شتیکەمانێ نەیە کرد بڵێ ئێستا دەرمان و شە بکەیت ئێستا هەمی بە دەرمانە ئێستا ترێی تایە بەخوا دڵی ناسەریکەیت ترشە ناوێری بخۆی مانایەت دەرمان شروستی نییە و ترێ هەیتری شارباژێر دارە لای ئێمە هەر زۆر میمە وڵا زۆر هەیە با یەکێکە بۆ حساب بکەم ترێ سپیکە هەیە ئەم لێ ڕشکە هەیە سوراو هەیە پایزە هەیە ڕەژمیری هەیە تایفی هەیە سەرقوڵە هەیە هەر هەمی ماشەڵە هەیە سوراویانی کەم ماڵ هەیە بێ من خۆمان هەما بوو نۆبەرەوە کاک حاجی باوکی ئەو کاک درێرە ترێکەی زۆر سووکە کە هات پێگەی بە باوکمێگو خوابکە ئاوا وەڕۆم باوکشمێگو نابێ بڕۆی زانی بۆ چێت بۆ ترێکەیە ڕۆ هەچین کارێکی بەخوای ڕۆم حاجڕۆی بە قوربانە بەعزە بکە ترێکەی زۆر خۆش بیانی ترێ سوراوەکە وڵا پایزە و ڕشکەی دەرەجێگە یانی سپیکە شێت ئێمە پێڵێن سپیکە بەڵام دۆشایی مەشهورە دۆشایی پێڵێن سەر چاو ماتن و یەخوا بەخێر بێن خۆ سەلامەت بی کاک حاجی با بە پرسیارێکتر کۆتایی بە بەرنامەکەی وردەوردە باسی هاوسەرگیری جارانم بۆ بکە و چۆن خوازبێنیان بۆ تۆ کرد و ئەگە بیرێ مابێت تۆمان تۆزە بۆ باسکە هاوسەرگیری جاران ئەزانی چۆن بوو ئیسا لە ڕێی مۆبایلەوە ئەم بایلە لە ڕێی مۆبایلەوە خۆ حەزەیەکەکەن جاران هەر نەیبینی بووە نە بەخوا جاران داوای کچی فڵان کەس خۆ ئەوونەتەیەدی چۆڕ ئاوێنە ئیتر نەتەدی جاری وا بوو پیاوەکە شوان بوو تا تۆ بۆیانێ ناوشتی واژ ئارەوەڵا بووە ئارەوەڵا هی خۆتە بیر نییە بۆمان باسکەی ئەجا بۆ بەرەوەڵا بەبیر نییە ئەی چۆن بوو بینیت حەزە کرد داخوازی بکەن ماڵ هی من کاکە لە مناڵی مارم کردبوو هی من ئێمە دایمە بەیەکۆ من ئێمە ئەوە نەبێن بڵێ یەکترمان نەبینی ڕاستەکەی لە مناڵە مارم کردبوو ئیتر گەورەبتوو بوو گەورەبتوو خۆ ئێستا زەمانە نەماوە ڕاستە هی من گەورەبتوو بوو کە وەختێ پێگەی ئیتر نامان لە ماڵیان لە قڕگە بوو با دوو جێ بێنامان ئەو ئانە سارۆمارە هەر جێ ببوو چەند ڕۆژ حەفلەو کرد بەخوای بازار یەک دوور شەوارە هەڵە پەڕین هەڵەپەڕیا ئەجا کاکە یەک شتێترمان ئەم بۆکەدا بەزان ئەوی کە سیلاحی لە ماڵا زرم 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 ئەوە نەماوە تەقان بەسەرا کرد و نەوەڵ ئەوە نەماوە ئەوە ئەو شتێکی معلومە نەوەڵا ئەوەی کە ژنی نەبووایە خوشکی ئانێ خوشکی بواە یەکێ وایە بۆیان باە بەژن ئەنا نەوەڵا ژن نەبوو با الحەمدا بەس نییە سەوانیە ئەجا تۆ عەرزەکەم ئیسە نییە بەنیسبەت منەوە باشە من ئەڵێم ئەگەرەکۆ ئەو وازە ئەو وازە ئیسا تیاینە ئەو کاتە باە دوان مێنە دوان مێنە ئیتر پێویست ناکە ئازانی بۆچی خۆم پشتم قایمە زانم کە ئەیان نامێ ڕاستەکەی دوان ماهێنا بەس کاکە ئەو وازە داماو بووین خەڵکم یەکێکی نەبایە بیایە بەژن ژن نەبوو یاخۆ دەستە خۆش بێ حەزێتی کێشە دەستی وەش خۆش بێ قوربانم دەستی وەش خۆش بێ هەموو لایەکتان مادوومان کردن دەستان خۆش بێ یاخوا ئازێتان کێشە زۆر سپاسانەکەین خۆشەویستانمان لە گوندە خۆشەویستەکەی عەزەبان بەم شێوازاتنە کۆتایی بەرنامەی دێخوان ئەڵبەت بەرنامەکەمان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشین کارجارێک لە گوندێکی ئازیزی ئەم کوردستانە
بەسەرانەکەینەوە بەم چەشنە ئیفتار و قسەی خۆش و مەجلیسێکی گەرمساز دەکەین دەخوازین کە هەموو لایەکتان تەعات و ڕۆژوتان ئینشاءڵڵا قبول ببێت و تەندروستی هەموو لایەکتان باش بن ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ بێت.